بەیان غەریب چێیە؟ تاکو ئێستا گیراوە لەگەڵ چێ کار دەکات و چێ پشتگیری دەکا؟ بەیان غەریب چەند ساڵێک پێش ئێستا وەکو ئەکتەرێکی ناودار بەشداری لە فلیمە کۆمیدیەکان و فلیمە سینەماییەکان دەکرد و لەگەڵ چەند هونەرمەندێکی ناوداری کورد وەکو ئەیام ئەکرەم و ماهیر حەسەن و چەندین هونەرمەندی تری بەناوبانگی کوردستان. لەپڕدا بەیان غەریب بۆ ماوەیەکی دوور و درێژ بێدەنگ بوو. دوای ئەو بێدەنگی هاتەوە لە نێو سۆشیال میدیا بەدەرکەوتەوە، دوور لە ئەکتەری و دوور لە بەرهەمهێنانی فلیم و ئەلقە و فلیمی سینەمایی و کورتە فلیم. بەیان غەریب ناوبانگی خۆی دەرکرد ئەم جارە بە فستقەکەی کوردستان. هەر بە فستقەکەی کوردستان نەوەستا ناوی لە خۆینا هەنجین و زۆر ناوی تری لە خۆینا. دوای ماوەیەک لەسەر ئەو کورتە ڤیدیۆیانە لە نێو سۆشیال میدیا بەردەوام بوو. لە ناوبانگێکی ڕادەبەدەری هەبوو لە نێو تیکتۆک، هەوادارانی سەرسام کردو بە قسەکانی و هەوادارانی ڕقنەوەی ئەوەیان لێ دەگێت کە میک ئەپەکەی زۆر سەیرە، جیاوازە لەوانەی تر و کە سوراوەکەی زۆر بۆ لای کەپووی دەهێنێت و تاتۆیەکانیشی جێی سەرنجی چاوی بینەر بوو. پاشماوەیەک بەردەوامبوونی لەو کارانەی ڕۆژێک دەنگۆی ئەوە بڵاو بووە بەیان غەریب دەستگیر کراوە و لەسەرچی دەستگیر کراوە. بەیان غەریب بەوە تۆمەتبار کراوە لە چاری ئەم مانگە لە شاری سلێمانی ڕای کردووە کە هاتۆتە هەولێر. ئەم ژنەیە لەلایەن بەیان غەریب کاری کردووە و هەروەها وا دیارە کاری ناپەسەندی پێ کردووە و داچی ئەم کچەیەش دوای 10 ڕۆژ لە بزربوونی کچەکەی هەواڵی پێگەیشتووە کە لەلایەن بەیان غەریبە. دەست بەجێ شکایەتی لە بەیان غەریب کردووە و کەوتیەتی کچەکەم لەلای ئەوە و وەروەها سکاڵای لەسەر تۆمار کردووە و لە هەمان ڕۆژدا دادوای بڕیار دەدات و بەیان غەریب لە شوێنی کارەکەی لە کافتەریا دەستگیری دەکەن و تۆمەتی ئەوەی دەخرێتە پاڵ بە سەرۆکباندی 7 نەفەرەوە و لە کاتی دەستگیرکردنی بەیان غەریب 2 مۆبایلی لەلا دەبێت. مۆبایلەکانی وێنەی ڕووتی ئافرەتانی تێدایە و ئەو کچەی کە لە سلێمانی ڕای کردبوو بەرەو هەولێر هاتبوو موالیدی 1997 و ویستێتی بگەڕێتەوە ماڵەوە، بەڵام تەهدید کراوە نەیتوانیوە بگەڕێتەوە ماڵەوە. ئایا دەنگۆی ئەوە هەیە بەیان غەریب ئازاد کراوە؟ ئایا لەو کەیسەدا بێتاوان دەردەچێ؟ زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکە. زۆر سوپاس بۆ سەبسکرایبی چەناڵەکەمان و زەنگەڵۆ و کوێمۆنتی لایک. کاتێکی خۆش.